ئەو کاسبکار و هاوڵاتیانەی کە لەناو بازاڕی ئاڵوگۆڕی دراوی شاری سلەیمانیدا پارەکانیان لەلایەن چەند بازرگان و خاوەن کۆمپانیا و نووسینگەی ئاڵوگۆڕی دراوە براوە و ئەوانیش مایە پوچبوونی خۆیان ڕاگەیاندووە دەڵێن مایە پوچبوون بنەمای ڕاستی نییە. ئیفلاسبوونی ئەم بازاڕ و یا شوێنێکی تر هینی بە قەیرانی داراییەوە نییە. خەڵکێک ئەم هەلیان قۆستۆتەوە و مەجموعەیە پارەی خەڵک وەرەگرن و کەسابە دەکەن و لە پڕا ئیفلاسبوونی خۆیان بەیان ئیعلانەکەن. بەناوی کاسبیەوە مەجموعەیەک هێن پارێکی زۆر لە خەڵک ئەکێشنەوە لە دواییە ئەڵێن وەڵا کاکە زەرەرمان کرد. دوای چیەکەنیان یا پارەکەی ئەخۆن یا ئەگەر بۆیان نەخورێت کابرا دەسەڵاتی هەگەڵەوە کاکە سۆڵح لەگەڵاکەم ڕوبعێکی پارەکەیانی پارەکەیەتەوە ئابەوە هینە بێ. پۆلیسی سلەیمانیش نایشارێتەوە کە جۆرێک لە فێڵکردن لە ڕاگەیانی ئەو مایە پوچانەدا هەیە. فێڵی تایە لە هەندێک دۆسیا فێڵی تایە. داواکاری گشتی سلەیمانیش لە سەرەتای ئەم ڕووداوانەوە ئاگادارە. دیارەوە وڵاتیانە خۆیان سەردانی داگای لێکۆڵینی سلێمانیان کردووە و سکاڵایان تۆمار کردووە و ئێمەش لە ڕێ و ئەندامی داواکاری گشتی کە سەرپەرشتی کاری لێکۆڵینەوە کە ئاکات متابعی ئەنجامەکانی لێکۆڵینەوە و بڕیارەکانی دادوەری لێکۆڵینەوە ئاکەین وی سەپەڕاوەکە هەیە و کۆمەڵی بڕیاری تیا دەرچووە و هەندێک لەو تۆمەتبارانە گیراون. بەپێی زانیاریەکان بەتەنها لە سەرەتای ئەم ساڵەوە تا کۆتایی مانگی سێ لە بازاڕی ئاڵوگۆڕی دراوی شاری سلەیمانی 4 کەس مایە پوچبوونی خۆیان ڕاگەیاندووە کە نزیکەی 50 ملیۆن دلار بۆ کۆی بڕی مایە پوچبوونەکە. هەر لەم بازاڕەیە لەوانەیە دە کەسیوا ڕووی دابێ دە کەسیوا بەو شێوەیە ڕووی دابێ پارەی خەڵکی بردووە و خۆی ون کردووە و پاش ماوەیەک سەری هەڵاوەتەوە. زیادبوونی حاڵەتی مایە پوچبوونەکان لەم ساڵدا بۆتە جێگەی نیگەرانی و ئەوان خودی یاسا بە هۆکار دەزانن. ئەگەر دوسێ کەس بگرن لەم کەسانی کە ئەوە پارەی خەڵکە خۆن و کە سزایان بن خەڵکیش ناوێرێ ئەوە پارەی خەڵک خوا. ئەگەر لە وڵاتی ئێمە شاوەکو دووبەی وەکو ئێران هەتا جری هەش کەسێ پارەی خەڵک بخوا تونترین سزا بگرێ کەس ناتوانێت حاڵی لە سلێمانی هەیە لە دووباری کاتەوە. ئێمە ناتوانین بڵێن لە کوردستانە یاسا سەروەرە بە شێوەیەکی مطلقی بەداخەوە ینی گەورەترین بەڵگە بۆ ئەوەیە کە بە پێی یاسا پەرلەمان مەفروزە شەرعیت بە حکوومەتیش بای سەر ڕێگە لە پەرلەمان گیرا و ناژیاڵن کۆ بێتەوە. حاجی عوسمان کەسێک لەوانی خاوەنی کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو بوو لەناو بازاڕی ئاڵوگۆڕی دراوی شاری سلەیمانی لە سەرەتای ئەم ساڵدا مایە پوچبوونی خۆی بە بڕی 26 ملیۆن دلار ڕاگەیاند و بۆ خۆپاراستن لە خاوەن قەرزەکان پەنای بردەبەر دیوەخانەکەی شێخ دلێر شێخ مستەفا کەسایەتی دیاری کۆمەڵایەتی ناوچەی قەرەداغ. دیارە لە کوردستانی ئێمە هێشتا مۆزوعی عەشاری شتێکە خەڵک پابەندە پێیەوە ینی لەم دیوەخانەی خۆما هەر جۆرە کەسێک ڕووی تێ بکە هەر شتێکی کردبێ من ناتوانم پێی بڵێم وەڵا نابێ لێرەبی ئەمە لە سیفەتی عەشایرە نییە بە هیچ جۆرێ. ماڵی ئەم کەسایەتیە لە ماوەی ڕابردوودا بۆ چەندین حاڵەتی جۆرا و جۆر پەناگە بووە بە جۆرێک جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی تایبەتی لەم دیوەخانە ناوە. ماڵی ئەبوو سوفیانە حاڵەت هەبوو لە پڕێکا شەڕێک دروست بووە خەڵک لێرە ماوەتەوە قەت مامجلال لەگەڵەوە نەبوو ئەوانە بگیرێن و بکوژێن و ئەوە بن بۆ ئەوەی حەزی کردەوە بە پارێزراوی ڕەوانە بن و بڕۆنەوە. بەشێک لە خاوەن قەرزەکان پەنایان بردووەتە بەر یاسا بۆ وەرگرتنەوەی مافەکانیان. لەم وڵاتەیە ئەوانەی کە دەستخەڕۆن هیەوەیە کە ئەچەل شکاتەکەن و قانون هیچیان بۆ ناکە. هەڵکی ئێمە تااقەتی سەرێشی دادگای نەماوە هەموو ڕۆژێ بێت و بڕۆ ئاگە 10 دەفتەری لای بێ 7 دەفتەری باتەوە 6 دەفتەری باتەوە بمەرێ و تەواو دەستی لە دەستی بێتەوە. هەندێکیش لەوانە دەیانەوێت بە ڕێگای نێوانگیری کۆمەڵایەتی ئەگەر چی بڕێکی زۆر کەمیش لە پارەکانیان بێت دەستیان بکەوێتەوە. جا دەفتەرم لای بەڵێن دەرێکە بۆ ئەم ڕۆیباری داریان ڕۆکە کابرایکی بێنە ئەگەر 500 دەفتەری شمات و من هەلێ وەرەگرمە بەڵام بەخوا نەک 500 وەرەقەش بێنی بمات. ئێمە لە دۆسیە و هاوڵاتی کە تازە ئەعلانی ئیفلاسی خۆی کرد 80 دۆسیە نزیکی 80 دۆسی هەیە بەڵام خلالی هەفتەیە زۆریان هاتن تەنازولیان کرد کە ئەڵێم زۆریان ڕەنگە 15 کاتوێ تەنازولی کردو. دەنگی ئەمریکا چەندین جار هەوڵیدا یەکێک لەو خاوەن نووسینگە و کۆمپانیای ئاڵوگۆڕی دراوانە بدوێنێت بەڵام کەسیان بەردەست نەبوون و یەکێک لەوانە بە ناوی حاجی عوسمان کە دیارترینیانە لە ئێستادا لە گرتوخانەیە و 3 کەسیشیان چارە نووسیان نادیارە. ئێستاش هیچ بنکەیەکی پۆلیس نییە بتوانێت کەسێک بگرێ کەسێکی بۆ ناگیر. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.